لە سلێمانی هەڵمەتی بڕینی کارەبای زیادەڕۆیی دەستی پێکردووە. ئەمانە تیمەکانی بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانین لە چوارچەوەی هەڵمەتێکدا لە پێناو نەهێشتنی دیاردەی سەرپێچیکردن لەسەر کارەبای نیشتیمانی کارەبای چەندین ماڵیان لە گوندی ناوگردان بڕی. سەرۆکی لیژنەی نەهێشتنی سەرپێچیکردن لەسەر کارەبای سلێمانی باز لەوە دەکات ئەم هەڵمەتە بەردەوام دەبێت و ئەو شوێنانەی دوور لە ڕێنمایەکان کارەبایان بردووە کارەبەکەیان دەبڕێت. ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان و ماڵەکان بە شێوەی زیادڕووی کارەبایان ڕاکێشاوە. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ڕێژەی بە فیڕۆچوونی کارەبا زۆر زیادی کردووە و حکوومەتی هەرێم زۆر هاوکاری خەڵکی کردوەوەی ئەوەی کە مۆڵەتی یەکسەر کارەبای پێدرێ ئەوەیشی کە مۆڵەتی نەبێ بە ڕێگەی کەو بە ڕێنمایی کە وەزارەت دەری کردو ئێمە کارەبادین بە ماڵەکان، بەڵام پێویستە ماڵەکان بێن سەردانی بەڕێوەبەرایەتی مامکەن و داوای هاوبەشی کارەبا بکەن. هاوڵاتیانیش هەڵمەتی بڕینی کارەبای زیادەڕۆیی لە پێناو پلانی زیادبوونی کارەبای نیشتیمانی و کەمبوونەوەی کارەبای زیادەڕۆیی بە هەنگاوێکی گرنگ بە ئاڕاستەی سوودی گشتی وەسف دەکەن. پێم خۆشە کەس تەجاوز نەکا، پێم خۆشە کەس کارەبای خراپ بەکار نێنێت، پێم خۆشە هەر گوڵە بێ زیاوەیە بکوژێتەوە، هیچ ئامێرێکی زیادە بەکار نێرن، ئەوە ما پێ خۆشە هەموو خەڵکێکی بە ویژدان پێی خۆشە، بەس پێمان ناخۆشە خەڵکێ لە خەوا لێ ناکاوە بێن کارەباکەی ببرن. هەوڵی ساڵ هاتمێ تێرانە سەعاتم ڕاکێشا و کۆمەڵی پارەم بۆ تێتوە کە بزانم تۆ و ئەو بەبێ سەعات ڕایەکێشن ڕەنگە منیش پەشیمانم لەوەی کە ڕامکێشا، بەس ئێوە کە بەرنامەیەک دانێن لە هەوڵی ڕۆژەوە بیان کەش بکەن ئەو خانووی کە تەواوە بێ و سەعاتی بە ڕاکێشن کاکە سەعاتی ڕاکێشاوە بڵێ ئەوە کارەباتە دەمی. لە شاری سلێمانی بەهۆی زۆری دیاردەی سەرپێچیکردن لەسەر کارەبای نیشتیمانی بووەتە هۆکاری زیاد لە پێویست بەکارهێنانی کارەبا. ئەمە ژوای کردووە لایەنە پەیوەندیدارەکانی کارەبا هەڵمەتی نەهێشتنی ئەو دیاردەیە دەست پێ بکەن. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.